شوفن وریابن ماوەیە کە باسوخواست لە سەر خوێندن و نووسین بە شێوەزاری هەورامی بۆتە ڕۆژەف و قسە و باسی لێ دەکرێت و هەندێک جاری داواکاری دڵسۆزانە کراوە و بڕێک جاریش گلەیی لەلایەن خەڵک و ڕۆشنبیرانی دەڤەرەکەوە لەوەی حکومەتی هەرێم گرنگی بەم شێوەزارە نادات لە پرۆگرامەکانی خوێندندا. ئەمە پێشەکی نووسراوێکی وەزارەتی ڕۆشنبیریە کە بە واژۆی وەزیری ڕۆشنبیریەوە ئاراستەی وەزارەتی پەروەردە و خودی وەزیر کراوە بۆ ئەوەی لەمە و دوال لە پرۆگرامەکانی خوێندنی پۆلەکانی بنەڕەتیدا لە سنووری هەڵەبجە و هەورامان وانەی هەورامی وەک پرۆگرام بخوێنرێت و ببێتە بەشێک لەوانە سەرەکیەکان کە ئامانج لەم کارە پاراستن و هێشتنەوەی شێوەزاری هەورامیە لە ناوچوون و فەوتان. وەزیری ڕۆشنبیری یەکێک لە هۆکارەکانی ئەم داوایی دەگێڕێتەوە بۆ هۆشداریەکی ڕێکخراوی یونسکۆ کە لە ساڵانی ڕابردوودا ئاماژەی بەوە کردبوو شێوەزاری هەورامی بەرەو نەمان و لە ناوچوون هەنگاو دەنێت ئەگەر خەمێکی جددی لێ نەخورێت. بەپێی قسەی وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری ئەم داوایە لە ساڵی 2000ەوە لە وەزارەتەکەیان کراوە و لە کابینەکانی پێشوشدا ئەم بابەتە خراوەتە بەرباس، بەڵام بەهۆی کۆتایی هاتنی کابینەکەوە نەگەشتوونەتە ئەنجام. وەزیری پەروەردەی حکومەتیش ئاماژە بەوە دەکات هیچ ڕێگریەک نییە لە بەردەم دیراسەکردن و قبوڵکردنی داواکەی وەزارەتی ڕۆشنبیریدا. ئەلبەتە ئێمە ئەومان بە فرسەت زانی کە یاسای وەزارەتی پەروەردە هەموارەکرێتەوە و لە ساڵی 2000ەوە داوایەکی لەم جۆرە هەیە. ئێمە دۆسیەکمان لەلا بوو کە نامە و ئیمزای هەزاران کەسی لەسەر بوو. کاتی خۆی لە کابینەی پێشوا درابووە ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیران ڕەوانەی وەزارەتی ڕۆشنبیری کردەوە، کابینەی بەسەرا گۆڕا. ئێستا ئەم حاڵەتە هاتە پێشەوە، ئێمە ئەمەمان بە فرسەت زانی ئەمە داوای خەڵکە. لێتان ناشارمەوە مەسەلەن یونسکۆ 5 ساڵە هۆشداری ئەدات لەوەی کە کۆمەڵێک زمان و زاراوە خەریکە لەبەی نەچن هەر 5 ساڵەکە بە دوایەکە هەورامی تایە. ئێمە ئەگەر قەرار بێ قسە لەسەر نسیجی پێکەوەژیان و هەمەڕەنگی بکەین لە کوردستانە، بەو پێ ئێمە زمانێکی ستانداردمان نییە. ئەمەی کە پێ ئەوترێ زار یا شێوەزار ئەمانە ئیشی زمانەکەن. ئێستا ئەگەر هەر یەکێک لەمانە نابود و لەبین بچێت، کۆی گشتی کللتوری کوردی لەبین نەچێت. نووسراوەکەمان بەڕەسمی پێ نەگەشتووە. ئەگەر نووسراوەکەمان بەڕەسمی پێ بگا، ئێمە دراسەیەکین لە وەزارەتی پەروەردە. ئێمە لە وەزارەتی پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان هەر بۆ زانیاری جەنابتان بە زمانی سریانی، بە زمانی تورکمانی و بە زمانی عەرەبی و بە زمانی کوردی خوێندنمان هەیە. لە ناو زمانی کوردیشا شێوەزارەکانی بادینی و سۆرانیمان هەیە. ئەو بابەتە قابلی ئەوەیە دراسە بکرێ، بەڵام هێشتا هیچمان بەڕەسمی پێ نەگەشتووە. یەکێک لە چالاکان و شارەزایانی ڕێزمان و شێوەزاری هەورامی داواکەی وەزیرە ڕۆشنبیری بە پێویست و گرنگ ناودەبات و ڕای دەگەێنێت. بەپێی دەستوری عێراق ڕێگە پێدراوە دانیشتوانی هەر پارێزگایەکی وڵات بە زمان و شێوەزاری خۆیان بدوێن و بنووسن و لە ڕووی کارگێڕیەوە ئەو زمانە بەکار بێت کە لە ناوچەکەدا قسەی پێدەکرێت. یاسێەوە هەنەجە عێراقەنە پەنەژ ماچوو یاسا و زوانەکە ماچوو ئەگەر پارێزگێوەنە فرینە و خەڵکی بە زوانێ قسێش کردێ ئا خەڵکە تاوە داوا کەرۆنە و مافە زوانیەکیش ئەچاگەنە سەلەمیە بە زوان و وی ژوانونە و ئیدارە و زوان و ئیدارەی چا ڕاوەبەردەی چا ئەپا زوانیە بوونە. یعنی ئینە یاسا و زوانی جە عێراقەنە پێسە ماچوونە. ئێمە متاومی جە عێراقی چەنە داوا کەرمەیە کە ئی زوانمە پەنەژوونیونە جە دەسوورەنە داوا کەرونە ئەو پەرلەمانتارە هەورامیەکە هەم پەرلەمان و کوردستانە هەم پەرلەمان و عێراقی چەنە ئی یاسێ باراوە ویر و گرلایە چکە ئێمە بە یاسا ڕاماپەنەدرێنە. مامۆستایەکی زانکۆش کە پسپۆڕی بواری زوانە پێی وایە ئەم هەوڵانە دەبنە هۆی پەرتەوازەیی و بەکارەسات ناوی دەبات. نمونەی ئەم پەرتەوازەیە بە شێوەزاری بادینی دەهێنێتەوە کە لە سنووری بادینان بۆ تەجێگرەوەی زمانی ستانداردی نەتەوەیی.
ئەگەر تۆ پێشەوەی دەوڵەتێکی خۆتە بێ پێشەوەی خاوەنی فەلسەفەیەکیەوە بی دابنیشی هەر ناوچەیەک بە شێوەزاری خۆی بخوێنێ ئێستا بینین ئێمە لە منطقەی بادینان هەر لە ناو هەرێمی کوردستانە سەرەتا خوێندنەکانیان کرد بە بادینی ئێستا هەموو جۆرە نووسینێک و مامەڵەیەک و ئەوە بۆتە شێوەزاری بادینی کە ئەمەش بەداخەوە دیسانەوە لێکترازانێکی گەورەی لە نێوان چاکی کووردا دروست کردووە و لەمپەرێکی گەورەش خستوەتە بەردەم دروستبوونی زمانی ستاندارد ئێمە نەتەوەکەمان پێویستمان بۆیە لە ئێستا یەکدەنگ بین یەکەڵوێز بین و وەسیلەیە کە بێ لە یەکی تێبگەین ئەگەر هەر یەکەمان بە شێوەزاری خۆمان خوێنمان ئەی چۆن لە یەکتر تێبگەین ساڵانێکی زۆرە باس لە نەبوونی زمانێکی ستاندارد و یەکگرتووی نەتەوەیی دەکرێت کە بتوانێت ببێتە چەتری کۆکەرەوە و پارێزەری سەرجەم شێواز و دیالێکتەکانی زمانی کوردی و وەک زمانێکی فەرمی لە کاروباری ڕۆژانە و بواری پەروەردە و فێرکردندا بخوێنرێت هەرچەندە بەپێی دەستوری عێراقی فیدراڵ زمانی کوردی وەک زمانێکی فەرمی وڵات ناسێنراوە بەڵام تا ئێستا نەتوانراوە هەوڵەکان بگەنە ئەنجام بۆ سەرهەڵدانی ئەو زمانە ستانداردە کە شارەزایان بەکەم و کوڕی و نەبوونی یەکێک لە پایە گرنگەکانی نەتەوەیی باسی لێوە دەکەن. مەریوان جەبار، شارپرێس.